باز لە حکوومەتی ئەلکترۆنی بکە بزانین مەبەستمان چێ لە حکوومەتی ئەلکترۆنی. خۆی حکوومەتی ئەلکترۆنی بە ئەلکترۆنیکنی دام و دەستگاکانی حکوومەتە، بەڵام ئەبێت دیدگامان بۆ بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگای حکوومەت بزانین کە لە دەرەوەی حکوومەتیش دام و دەستگا هەیە، بۆیە باشترە باسی حکومڕانی ئەلکترۆنی بکەین. چونکە باسی حکومڕانی ئەلکترۆنی ئەەکەین هەموو دام و دەستگاکانی حکوومەتی ژەگرێتەوە، هەموو ئەو دام و دەستگایانە ئەگرێتەوە کە لە دەرەوەی حکوومەتن، چه حکومی بێت چ کەرتی تایبەت بێت. بۆ نمونە پەرلەمانمان هەیە، بۆ نمونە کۆمسیۆنی هەڵبژاردنمان هەیە کە ئەمانش بۆ خۆیان پێویستیان بۆەوەی کە ئەو کارانەی کە ئیکەن بە ئەلکترۆنی بکرێن. بۆ نمونە هاوڵاتیمان هەیە، بۆ نمونە کەرتی تایبەتمان هەیە کە ئەمانە دوجار هەمویان داواکەن لە حکوومەت کە کارەکان کار و خزمەتیان بۆ پێشکەش بکرێ. و لە هەمووی گرنگتر هاوڵاتیمان هەیە لە دەرەوەی حکوومەتە، و حکوومەت ئەو ئیشانی کە ئەیکات ئەو کارانەی کە ئیکات بۆ خزمەتی هاوڵاتیە و بۆ بەڕێوەبردننی دەسەڵاتەکەیەتی و بۆ حکومڕانیکردنی هەم هاوڵاتی و هەم کەرتی تایبەت و ئەو مؤسسانەی دامەزراوانەی دەرەوەی حکوومەتن. بۆیە باشترە باسی حکومڕانی ئەلکترۆنی بکەین و کە ئەم کارە لە تەواوی دنیاە حکوومەتەکان پێی هەڵەسن. حکوومەتەکان ئەرکە لە سەریان کە پەیوەندی خۆیان و هاوڵاتی بە ئەلکترۆنی بکەنیان باشتر بڵێم بە شێوازێکی باش بتوانن ئەو خزمەتانەی کە هاوڵاتی ئەیەوێت پێشکەشی بکەن. تاوان کاریگەری تەکنەلۆژیا لەسەر هاوڵاتی و لەسەر حکوومەت پێداویستی ئەوەنە ضرورەتێکی دروست کردووە کە پێویستە حکوومەت بیر لەوە بکاتەوە بە باشترین شێواز کە بە بەکارهێنانی تەکنۆلۆژیا بتوانێت ئەو خزمەتانی پێشکەشی هاوڵاتی بکە وەک دەسەڵاتە کارگێڕیەکانی بە شێوازێکی ئەلکترۆنی بەڕێوە ببە و دەسەڵات بۆ ئەوەی گەشەیەکی ئابووری بەهێزی هەبێت و بۆ ئەوەی بتوانێت حکومڕانیەتێکی عەدالەت لە نێوان هەموو هاوڵاتیەکان لە نێوان هەموو ئەو دامەزراوانی کە ئەو بەڕێوەیان ئەبات و چەندین سوودی تریش، یعنی گەشە سەندنی ئابووری کە باسی ئەەکەین، هەم گەڕانەوەی پارەیەکی زۆرە کە ئەگەر بە ئەلکترۆنی کارەکانی نەکات مەجبورە مەسروف بکات لەو واتە سوودەکان بۆ هاوڵاتیانیشە بۆ حکوومەتیشە بێت وزەی فەرمانبەرەکانی و زۆر سوودی تریشی و لە هەمووی گرنگتر نەمانی کات و شوێنە کە تۆ حکوومەتت بە ئەلکترۆنی کرد ئەگەر لە غیابی بە ئەلکترۆنیکردنی حکوومەتە هاوڵاتیە دەتوانێت لە کاتێکی مەحدود لە شوێنێکی مەحدود داوای خزمەتێک لە حکوومەت بکە. بۆ نمونە ئەتوانێت لە سەعات 9 بۆ 3 پاژنیوەڕۆ ئەتوانێت داوای خزمەتێک لە حکوومەت بکە. بەڵام کە تۆ حکوومەتت بە ئەلکترۆنی کرد هاوڵاتیەکە لە ماڵی خۆیەوە و لە کاتێکی دوای دەوامیش ئەتوانێت داوای خزمەتێک بکە لە ڕێی بە ئەلکترۆنیکردنەوە ئەتوانێت سەرەی خزمەتێک حجز بکات و ئەتوانێت زانیاری بەدەست بکات لە ڕێی ئەو پۆرتاڵ و ئەو سایتانی کە حکوومەت ئەو خزمەتانی کە پێشکەشی ئەکات بەدەستی بهێنێت. یعنی ئەتوانێت لە ڕێی سایتەکەەوە زانیاری هەبێ بۆ ئەوی بەیانی کە چوو داوای خزمەتەکەی کرد چی پێویستە لەگەڵ خۆی بەرێت. درستە و چەندین سوودی بەتایبەت لە پرۆژەی خزمەتە زۆر بەوردی هەموو بابەتەکان دیاری کراوە دەستنیشان کراوە. پێم باشە دواتر باسی بکەین. باشە کاک یادگار کە لەگەڵ ئەوەی کە ئەم حکومڕانی ئەلکترۆنیە حکوومەتی ئەلکترۆنیە زۆر جار لەناو خۆمانە بەتایبەت لە کۆمەڵگەی کوردیا قسەیەکە کرێڵێ بەشێکی زۆر ئەو کەسانی کە هەتا ئێستا توانیویانە لە دام و دەستگاکاندا کارێکیان هەبێ خود هەلی کاریان بۆ ڕەخسابێ دووچاری بێکاریە بنواتە ڕێژەی بێکاری زیادەکە. ئەمە ئەکرێت لەبەر خاتری یان بڵم لەبەر بەرژەوەندی ژمارەیەکی کەم بەرژەوەندی گشتی لە بەرچاونەگیرێت یاخود بە پێچەوانەوە پێویستە. من پێم وایە شێوازی کارکردن ئەگۆڕێت، یعنی کوالێتی ئەو کەسانی کە کار دەکەن پێویستە توانستی خۆیان بەو شێوازە لێ بکەن کە بتوانن لەگەڵ ئەو حکوومەتە ئەلکترۆنیە خۆیان بگونجێنن. بۆ نمونە فەرمانبەرێک ئیدارەی تەواو کردووە کە سیستەمێکی HR بۆ دروست ئەکرێت لە یەکێک لە دام و دەستگاکانی حکوومەت یا لە دەرەوەی حکوومەت مەجبورە خۆی فێری ئەو ئەپلیکیشنە بکات کە بەکاری دەهێنێ ڕۆژانە کە هەم هاوکارێتی بۆ ئەوەی کارەکانی زووتر و باشتریش بکە و زانیاری زیاتریش بەدەست بکات و ئەرشیفی ئەو کارانی خۆشی بکات بە شێوازێکی ئەلکترۆنیکە کردوێتی و چەندین سوودی تریش و
لە هەمووی گرنگتر کەسێک کە لە ئیدارەیە یان لە شوێنێکە ئیش ئەکات تەوحیدی کارەکان یعنی ئێستا ئەگەر دامەزراوەیەکی حکومت لە سلێمانی وەربگرین و دامەزراوەیەک لە دوهۆک وەربگرین کە ڕێکارەکانی خزمەتکردن لە سلێمانی چۆن بوو کە تۆ خستە ناو پۆرتاڵێکەوە هەمان مدیر هەمان بەڕێوەبەر لە دوهۆک مەجبورە ئەو ڕێکارانی کە لە سایتەکە دانراوە هاوڵاتی داوای ئەو خزمەتە ئەکا بە هەمان شێواز بێت یعنی تەوحیدکردنی هەموو کارەکانی فەرمانبەرانی شتانانەت ئەنجا لە هەمووی گرنگتر ئەوەیە حکومت بەرچاوڕوونی ئەبێت ئەزانێت چەنە کادری هەیە لە بوارێک ئیشەکە و ئەم کادرانە چۆن ئاڕاستەیان بک پلانی هەبێت چۆن کەمکردنەوەی بندیوار باڵێ بزەوت بندیوار گەندەڵی خۆی مۆزوعی بندیوار مۆزوعێکە پەیوەندی هەیە بە سیستەمی بەڕێوەبردننی ئەم وڵاتە ئەتوانین لە ڕێی بە ئەلکترۆنیکردنی دامەزراوەکانی حکوومەتەوە کە لە چەند قۆناغێکی داهاتووە حکوومەت ئەتوانێت بزانێت چەند فەرمانبەری هەیە لە یعنی ئەکادیمیەکەیان لەکوێیە یان بڵین بڕوانامەکەیان لە چ بەشێکایە و لەکوێ فەراغ هەیە یعنی ئێستا لەوانەیە وەزارەتی سامانە سروشتیەکان پێویستی بە پسپۆڕیەک هەبێت بەڵام ئەم پسپۆڕیانە لە ناو وەزارەتەکەی خۆی نەبن و نەرزانێت لەکوێ لە هزار وەزارەتی دارایی ئەڵێ بۆ نمونەوەڵێ من پێویستم بە جیۆلۆجی هەیە لەوانەیە جیۆلۆجی لە ناو دام و دەستگاکانی ترە لە وەزارەتەکانی تر میلاکێکی زۆر هەبێت ناتوانێت سوود لە توانەکانیان وەربگیرێت ئەلو کاتێک ئێستا بۆ نمونە حکوومەتی هەرێم ئەزانێت چەنە لە سیستەمی بایۆمەتری کە هەموو کەسێک تۆمار کراوە زانیاریە کەسیەکان یەکیشان لەوەیە کە ناونیشانی وەزیفەکەی چییە یان پسپۆڕەکەی چییە بەو شێوازە ئەتوانێت سۆرتی ئەوە بکە یعنی ڕیزبەندی ئەوە بکە کە چەنە بۆ نمونە ئەو پسپۆڕی هەیە و لەکوێ شاکار دەکەن و ئەتوانێت گواستنەوەیان پێ بکات بۆ ئەو شوێنی کە پێویستی پێیەتی سیستەمی بایۆمەتری هەموو کەسێک کراوە تا ئێستا بووە کاکاتگەر بەڵێ خۆی ئەگەر باسی بگەڕێنەوە بۆ ساڵی 2016 حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتە جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاقوبات ڕوئایەکی وای هەبوو بۆ داڕشتنی استراتیژێک کە بتوانێت حکوومەت بەرەو بە ئەلکترۆنیکردن ببە طبعا خۆی بە ئەلکترۆنیکردنی حکوومەت پرۆژە و دوو پرۆژە و ئەوانە نییە یعنی پرۆسێ لەگەڵی بڕۆین بەڵێ بۆ پێویستی بە چەندین پرۆژەی تەواوکاری هەیە چ لە ناو حکوومەت چ لە دەرەوەی حکوومەت یعنی تۆ کە استراتیژێکدا ئەڕێژیت ئەو استراتیژە پێویستی بە چەند پرۆژەیەکی بۆ جێبەجێکردنی واتە حکوومەتی ئەلکترۆنیەکە بە چەند قۆناغێکا ڕوا جا ئەگەر بکرێ با قۆناغەکان باسکەین دواتر بچین لەسەر سیستەمی بایۆمەتریەکە چەند قۆناغە یان بڵێن بە چەند قۆناغا ڕوا پێویستە سەرەتا چی بکرێت دواتر هەنگاوەکانی تری بەڵێ بزەڵێت هەر ئەوەی کە باسم کرد باشە بە ئەلکترۆنی حکوومەت پێویستە یعنی حکوومەت خۆی بیر لەوە بکاتەوە لە دام و دەستگاکانی خۆیەوە دەست پێ بکە بەداخەوە ئێمە پێش 2016 یعنی وەزارەتی دارایی نێزانی چەنە میلاکی هەیە لەوانەیە بەڕقەمێک زانی بێتی بەس نەیزانیوە ئەم کەسانە چێ هەنگاوی یەکەم ئەبێتە کۆکردنەوەی زانیاریەکان بەڵێ بزەڵت ئەمێ بچمە سەر ئەوە یعنی هیچ داتایەکی ئەلکترۆنیمان نەبوو ئێمە پێویستمان هەبوو زانیاریمان هەبێت و پرۆژەیەکمان هەبێت بە ناوی بە ئەلکترۆنیکردن و کۆکردنەوەی ئەم زانیاریانە پێوترێت داتا بۆ ئەوەی دوایی تۆ بتوانیت لەسەر ئەساسی ئەم داتایە پلاندا بنیت چۆن هەم لەلایەنی کارژێڕیەوە حکوومەتەکەت بەڕێوەبەری و چۆن لە لایەنی داراییەوە بزانی ئەم کەسانت ئەبێت چی بکەن و چەنە پارەیان بدەیتێ و لە داهاتووشە چۆن ڕێکی بخەیت یعنی میلاکاتە ڕێک بخەیتەوە ئەوەی کە بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت ئەو کاتە لە کاتی قەیرانی داراییە لە 2016 ئەو پرۆسەیە پێم وایە گەورەترین پرۆسە بوو کە لە ماوەی 6 مانگاتوانی بە سەرکەوتوی تۆماری هەموو موچەخۆرانی حکوومەتی هەرێم بکات و دەمانگی بۆ دیاری کرابوو بە 6 مانگ هەمووی تۆمار کرا هەموو موچەخۆرانی حکوومەتی هەرێم تۆمار کرا ئەوەی کە لە بیرم بێت ئەو کاتە حکوومەتی هەرێم ملیۆنێک و 400,000 موچەخۆری هەبوو بۆ خۆی دوای تۆمارکردنی هەموو ئەوانەی کە موچەخۆری حکوومەتن بۆ ملیۆنێک و 250,000 یعنی ئەو جیاوازیە ئەو بندیوارەکان دەرکەوتن بندیوار نەبوون وەهمی بوون ئەسڵان
بایۆیان نەبووە ئەم کەسانە نەپەنجەمۆریان نەبووە یعنی هەر شتێکی وەهمی بەڵێ خەڵکێک بووە لە دەرەوەی یاسا کاریژێڕیەکان شایستە بۆ بە موچە تۆ کە داتات وەرگرت جا ئەوانە بوون کە دوو موچە بوون نەچوون جاری دووەم خۆیان نەیانتوانی بچم خۆیان تۆمار بکەن و هەنێکیشی چوە خۆی تۆمار کردو بەشێکی زۆر کەمی لە 1,250 دوای بڕیمان ئەوە بووە 16,000 کەس بوو لە 2021 و وابزان پێم وابێت 2020 بوو 16,000 کەسمان هەبوو دوو موچە بوون کە بڕیمانەوانە یعنی دوو جار چوون بۆ تۆمار بەڵام ئەو جیاوازیە تۆ ئێمە چیمان ئێمە ڕێگریمان کردەوەی یعنی حکوومەتی هەرێم ئەوە ئینهاری بکردایە چکە ڕۆژانە موچە خۆری زیایە کرد بەبێ ئەوەی بزانێ ئەوە لەکوێوە ئەو زیادکردنا بەبێ دامەزراندنێکی ڕسمی هەبێ ئێستا هەچ کەسێک ببێ بە موچەخۆری حکوومەتی هەرێم هیچ گەنجینەیەک هیچ یەکەیەکی ژمێریاری مەبەستم هیچ فەرمانگەیەک ناتوانێت موچەی بۆ ببەستێ ئیلا ئەبێ بێت بایۆمەتری بکە کە هات بایۆمەتری بکرد ڕێکارەکانی بۆ ئەگیرێتە بەر والحاڵ بۆ ئەوەی زۆر دوور نەکەومەوە لە مۆزوعەکە یعنی ئەوە باشترین سوودی بۆ ئەو کاتە لە مانگێک بۆ مانگی دووهەم نزیکی 29 ملیار گەڕایەوە بۆ حکوومەت ئیتر باسی ئەوە ناکەین بەڵێ باسی ئەوە ناکەین تۆ نەزیفەکەش دڕاگرتووە یعنی گەروانە بووە زیاتر حکوومەت هینەکەی بەرەو زیاتر ئەڕۆی بە هەدەردانەکەی بەرەو زیاتر ئەڕۆی والحاڵ ئەوەی گرنگ بوو لە قۆناغی کاگیادگار سیستەمی بایۆمەتریەکە وتە بۆ هەموو کارمەندانی حکومی کراوە ئەی بۆ کەرتی تایبەت هەنگاوێک یان بڵێ هەنگاوەکان بەکوێ گەیشتووە هەندێک شوێن لە ئاستی خۆی کردیانەگەر کات یارمەتی بدا وەکو وتم گەورەترین پرۆژەی بە ئەلکترۆنیکردنی حکوومەت پرۆژەی بایۆمەتری بوو و پرۆژەی بایۆمەتری چەند هەنگاوی بۆ بناغەیەک بەڵێ هەنگاوی یەکەم تۆمارکردن بوو هەنگاوی دووەم ڕێکردنەوەی میلاکات بوو بۆ ئێستا بەردەوامی هەیە ئەوە هەنگاوی سێەم دروستکردنی HR و سیستەمی موچەی ناوەندی و ئێستا و پایلۆتی تەواو بووە باوەڕ ناکەم دەرفەتە بێ زۆر بەوردی باسیکەین مەبەستمەوەیە بە ئەلکترۆنیکردنی موچەی فەرمانبەرانی حکوومەتی هەرێم ئەو هینە دەستیە نامێنێت ئەبێتە پەیڕۆڵ سیستەم ئێستا دروست کراوە لە فەرمانگەی آیتی و چەند سیستەمێکی تریژە لەسەر بایۆمەتری ئەساسەکەی کە دروست کراوە لە هەمووی گرنگتر دروستکردنی ژمارەی کەسی بێ هاوتا UPN بۆ موچەخۆرانی حکوومەت وە دواتریش بۆ کەرتی تایبەت کە ئێستا لە قۆناغی ئەوەیین موچەخۆران بەشێکی زۆریمان تەواو کردووە و هێزی عسکەری بەشێکی زۆریمان UPNمان یعنی بۆ دروستکردوە ژمارەی کەسی بێ هاوتا ئێستا لە قۆناغی ئەوەیین ئێستا ئەوی ژەرکا قوبات خۆشبەختانە ئەپلیکیشنێکی دروست کرد بۆ سیستەمی تۆماری کۆمپانیا بەڕێوەبەرەتی گشتی تۆماری کۆمپانیاکان ئێمە لێوێەوە هەچ کەسێک داوای دامەزراندنی کۆمپانیاک بکات جاران لەوانەیە 36 ڕۆژی پێ بچوایە ئەوەی کە باس کرا 30 ڕۆژ بەرەسەری پێچ ئێستا بە 24 سعات ئەپلیکیشنێک دروست کراوە بەڵێ و لەگەڵیشا ئێمە ئەو کەسە ئەنێرین ژمارەی کەسی بێ هاوتای بۆ دروستەکەی و ئێستا لە قۆناغی ئەوەیین پارێزەران تۆمارەکەین و دواتر کەرتە تایبەتەکانی تر و هەر ئێستاش ئێمە بە بەردەوامی کۆنتاکتمانەیە لەگەڵ هەموو دامەزراوەکانی دەرەوەی حکوومەتە بۆ نمونە کۆمپانیەکانی سکیوریتی یان هەر شوێنەکە پێویستە دابمەزرێ لە هینێک دێت لە پارێزگا لە بایۆمەتری چیەکی ئەو کەسە ئەکرێتەوە نۆکو موچەخۆری حکوومەت بێ بۆی فرسەی دوو ئیش نەبات لە شوێنی ئەمە یعنی ڕخساندنی هەلی کارە بۆ کەسانی کە بێکارن کە بالضبط ئەوانشی کە دامەزرێن تەنانەت یعنی ئەوە یەکەمەکانی زانکۆیە یان لە جیاتی دانانمان هەیە لە هەنێ وەزارەتەکانی تر ئەوانش چێکەکەینەوە نەوەکو موچەخۆر بن یان موچەخۆر بوو بن لە شوێنێکی تر ناڵێن فەرمانبەر موچەخۆر یعنی ئەوە یاسای چاکسازی حکوومەتی هەرێم ڕێی بە دوو موچەش نەدا بە وارسی خانە نشینان و کۆمەڵی ڕێنمایی تری گرتە بەر موچەی ئەوانش کرایەوە بە یەک موچەوەی کە دوو موچە بێتیان وارسی خانەنشینیان شەیدان ئەوانش بە ڕێنمایی ڕێکخراوەتەوە ئەوانە هەمووی بەشێک لە کارەکانی بایۆمەتری کە ئەچێتە ناو چوارچێوەی حکوومەتی ئەلکترۆنی باشە کاگیادگار یەکێکتر لە هەنگاوەکان یا بڵێ زمینە سازیێکی باش بوو بۆ حکوومەتی ئەلکترۆنی سیستەمی یەک پەنجەرە بوو ئەمە تا ئێستا لە چەند فەرمانگە لە چەند شوێن پەیڕۆکراوە وەچی سوودێکشی گیاندۆ بە هاوڵات خۆی سیستەمی یەک پەنجەرە پرۆژەیەک بوو لە ناو پرۆژەی خزمەت خۆی پرۆژەی خزمەت بریتە لە
چەند هەنگاوێک بۆ دروستکردنی بە کللتورکردنی خزمەتکردنی فەرمانبەریان حکوومەت بۆ هاوڵاتی بۆ خزمەت خواست هەر ئەم پرۆژێش ئەساسەکەی ڕوئیاکەی لای جەناوی کاقوبات لە 2016 ئەویش هەر دەستی پێکرد و زۆر کارایەکی هاوکار ئەبێت بۆ بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکانی حکوومەت پرۆژەی خزمەت چەند هەنگاوێکە لە هەنگاوی سێمە سیستەمی یەک پەنجەرەیە یعنی بۆ ئیبزانین کە هەنگاوی یەکەم کۆکردنەوەی داتا و زانیاری ئەو خزمەتانی کە حکوومەت ئەیکا دووهەم هەنگاوی دووەم خستنە ناو پۆرتاڵێک بە ناوی پۆرتاڵی خزمەت کە ئێستا حکوومەتی هەرێم ئەو پۆرتاڵی هەیە و زیاتر لە 510 خزمەتی تایە هەموو هاوڵاتێک دەتوانێت لە ماڵی خۆیەوە هەر خزمەتێکی بوێت لێوێەوە بزانێت پێویستی بە چییە بۆ خزمەتە بە هەر زانیارێکی بوێت و هەموو ڕێنمایەکانی حکوومەتی تایە هەموو ڕێنمایە داراییەکان کارگەڕەکان ئەوە نەما پەیوەندی تەلەفۆنی بکەین بڵێ چی پێویستە چی بێنم لەگەڵ خۆمە ئاسانکارێکی باش زۆر دیلاگوینەوە یعنی بەڕاستی ئەو بۆ هەموو دێنێ جارێکی ترە ئەرچووە ناو پۆرتاڵەکە سێرم کردوتم زانم چی هەیە چی نییە بەڵام زۆر جوان زۆر بە وردی شتەکان باس کراوەت یعنی پێویست بە تەلەفۆن و تەلەفۆنکاری ناکە هەوڵ و ماندووبوونی ئەو ستافەی ئەوێ من هەرچەنە من لە ناو پۆرتاڵی خزمەت نیم من لە بایۆمەتریم کاگمێگر و کاکسەفین و لە ستافی نووسنگەی کاقوبات زۆر پێوە هیلاک بوون تەنانەت لە ڕووی زارا و دیالکتیکی کوردیەوە یعنی زۆر بە وردی کاری لەسەر ڕاوێژ ئەەکەن بە خەڵکی پسپۆر بۆ ئەوەی وشەیەکی تەواو کوردی کە هەدەفەکە پێکی ینی زاراوەکە بۆ ئەو شوێنەمە بەست بێ بە تەنان لەسەر ئەو هینەش کاریان کردووە ئەو پۆرتاڵە هیچ بەشێکی تایە کاک یادگار کە پرسیار وەڵامی تیاابێ بۆ منە تۆ پرسیارێکت هەر شتێک ئەتوانی پەیوەندی بکەیت ئەتوانی پەیوەندی تەلەفۆنی پێیان ئیمێڵ بنێری بەڵام سێرج بۆ هەر وشەیەک بکەیت چەند پرسیار کرابێ لەسەری ئەتوانێت وەڵامەکەی وەربگرێت یعنی زۆر بە وردیدا ڕێژاوە باوەڕ ناکەم هیچ کەسێک پێویستی بە زانیاری دەسی نەکەوێت لەسەر کارەکانی حکوومەتیان لەسەر و خزمەتانی کە پێویستی پێێتی بچمە سەر سیستەمی یەک پەنجەرە بۆ ناغی سێم دوای کۆکردنەوەی بوو بە دیجیتاڵکردنی ئەم خزمەتانە بۆ زانیاری جەنابەت ئێمە پۆرتاڵی خزمەت QR هەیە لە هەموو شوێنێک زۆر بە ئاسانی ئەتوانی بەسکانکردنی QR-ەکە هەموو خزمەتێکت دەست بکەوێت و هەر وەزارەتێکیش بۆ خۆی هینی خۆی هەیە پۆرتاڵی خۆی هەیە و ئێمە سوودمان لەم خزمەتانە وەرگرت بۆ سیستەمی یەک پەنجەرە بەشی سێمی پرۆژەی خزمەت بریتە لە دانانی سیستەمی یەک پەنجەرە وەکو وڵاتە پێشکەوتەکان چکە لە تەواوی دنیاە ئەوە نەماوە هاوڵاتی بچێت بۆ فەرمانگەیەک ژوورە و ژوور بکات و کۆمەڵێک کێشەی دێتەڕێ و کۆمەڵێک هینی نائیداری و ئەوانە لەگەڵ هاوڵاتی بەریەکەوتنی ئەبێت و پێویستە هاوڵاتی بە مودەیەکی کەم ئەو خزمەتەی پێشکەش بکرێ و کۆمەڵێک سوودی تر کە ئێستا کاقوبات کاتی خۆی لە ئیعلام هەمووی باس کرد و هەر لە پرۆژەی خزمەتی کە ئیعلان کرا هەمووی باس کرا من ناچمە سەر سوودەکانی بەڵام ئەوەی کە کرا بە وەکو مەرحەلەی نمونەیی و لە سلێمانی 5 فەرمانگە تاوان فەرمانگەیەکیان 2 بەشە فەرمانگەی باجی دەرامەتی یەک توانین بڵێن 6 فەرمانگەمان کردووە بە سیستەمی یەک پەنجەرە هەرچەنە کۆمەڵە کێشە و گیر و دایری دەستەبەری کۆمەڵاتی بۆ کرێکاران ئەو فەرمانگانەمان بژاردووە کە زۆر قورسە کارکردن لەگەڵیان و هاتوچی زۆری مامەڵەیەکی وردیەوە بەڵێ بزە هاوڵاتی زۆر سەردانیکەری هەیە ئەوەی کە باس یەکەم فەرمانگەی دەستەبەری کۆمەڵایەتی بەڕێوەبەراتی باجی کۆمپانیاکان بەڕێوەبەراتی باجی دەرامەتی یەک دیوانی کارگەری پارێزگای سلێمانی و بەشی پۆلیسی ونبووەکان لە بەڕێوەبەراتی پۆلیسی سلێمانی پاسپۆرتی تایە پاسپۆرت ئەچێتە سەر لە ناو پرۆژەی یەک پەنجەرەی ئێمە نەبوو بەڵام ئەوان خۆشبەختانە بەگەڕانەوە بۆ کارەکانی ئێمە و پێشتریش خۆیان چەند هەنگاوێکیان کردووە بەڵام ئەو شێوازی جێبەجێکردنی کە ئێمە ئیشمان لەسەر کردووە ئەوان بەو شێوازەنیان کردووە و متتەفیقن کە وای لێ بکەن و تقریبا واشە چەند ڕۆژی ڕابردوو دێنە ئەمیسالار بەڕەسمی پاسپۆرتی ئەلکترۆنی ڕاگەیان باشە کاک یادگار لە حکومەتی ئەلکترۆنیە
یا لە حکمڕانی ئەلکترۆنی هەموو ئەمانی کە ئێمە ئاماژەمان پێدا هەڵبەت کە ئەڵێ ئەلکترۆنی پێویستی بە توانای تەکنیکی زۆر باشەیە کە ئەڵێ توانایەکی تەکنیکی ئێمە کادری وامان هەیە یاخود فەرمانبەرەکانمان توانای تەکنیکیان باشە لەو ڕوانێک کە شارەزایەکی باشیان هەبێ من پێم وایە یا پێویستیان بە مەبەستە ئەوەیە ینی هاوڵاتێکە کورد بێت فەرمانبەرەکە بەڵێ فەرمانبەرەکە کە بتوانێت توانای تەکنیکیەکەی باش شارەزایەکی باشی کۆمپیوتەری هەبێ بۆ ڕێگەڕێمەوە بۆ ڕوئیای کاقوبات بۆ وەگەرخستنی توانای ئەو توانانی کە لە بواری ئایت یعنی خۆی دەسەڵاتی سیاسی زۆر گرنگە گوێ لە خەڵکی ئەو بوارە بگرێەوە بیان خاتە ناو ناوەندی بڕیاردانەوە ئەگەر بیرت بێ پێش پرۆژەی بایۆمەتری هیچ پرۆژێکی وا گەورە ینی ئەوە هۆکاری چییە ڕوئیا سیاسیەکە یان ئەوەی کە لە دەسەڵاتە بیری لەوە نەکردێتەوە خەڵکانی تەکنۆلۆژیا بهێنێتە ناو ناوەندی بڕیارەوە و پرۆژەکانیان لێوەربگرێەوە ئەو پرۆپۆزەڵانە ئەو بیرۆکانی کە هەیەن و کاقوبات ئەمەی کردو ئێستاش ستافەکەی بەشێکی زۆری تەکنیکیە بووە یعنی لەو مەجای حکوومەتی ئەلکترۆنی هینی نییە ئەو کێشێکمان نابێت واتە لە ڕووی ئسکوریتی و هاکوانە شۆ کێشەمان نابێت کە کاڵی ئەلکترۆنی تر ئەگەر هەیە یان چاوەڕوانی ئەوە ئەکرێت خۆی سکیوریتی مۆزوعێکی زۆر وردەکاریە درستە تەواوی حکوومەتەکانی دنیا بوو کاتە بێ ئامادەکارێکی باشی بۆ کرابێ لەو ڕۆژەوە ئەوە ئەدرێتە کەرتی تایبەت یعنی بۆ نمونە ئەمریکا پنتاگۆن بۆ نمونە من چوومە وڵاتێک ئیستۆنیا لەگەڵ شەریکەی سایبەرنێتیکایە یعنی حەقی سکیوریتیان نییە یاویانە بە کەرتی تایبەت و ئێمەش بەشێکی کارەکانمان لە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری لە ئەنجومەنی وەزیران بەشێکی کارەکانی حکوومەت دراوە بە کەرتی تایبەت ئەمەش بە جۆرێکی تر ڕەخساندنی هەلی کارە بە ئابەتەکید ئارەوەڵاتە ئەزانی ئەگەر باسی مۆزوعی تەکنۆلۆژیا بکەین زۆر زۆر هەلی کار ڕەخسێنراوە لە پەنا ئەم پرۆژانەی حکوومەتە چەند پرۆژەیە کراوە کە گەنج دەستیان گیراوە و هینیان کردووە کۆمپانیای تەکنۆلۆژیان داناوە باشە کاک یادگار خەریکا گەینە کۆتایی تۆرەکە هۆکارانم لەسەرڵێن کاتمان نەماوە بەسمە وەکو پرسیاری کۆتایی جاناسام تا چەند پرسیارەکە قورسە بێ وەڵامەکەی چۆنە بێ ئێمە کی ئەگینە ئەو خۆناغی کە بتوانین لە ماڵەوە مامەڵەکانمان ئەنجام بین هیچ پێویستمان بە بەڕێوەبەراتیەکان یا فەرمانگەکان نەبێت ئەو شتە نییە لە دنیاە یعنی ئەگەر حکوومەتێک بۆ نمونە حکوومەتی دوبەی کە ئێستا حکوومەتی ئیمارات و بزات حاکمیەتی دوبەی پرۆژەی بە سمارتکردنی حکوومەتەکەی دوای بە دیجیتالکردن باشێتە قۆناغی بە سمارتکردن هەر لە 2014 ینی سمارتی ناکرێت مامەڵەکان لە ماڵەوە بکەیت و بۆ هەنگاوی کۆتایی بگەیتاوێت بزەوت لە ماڵەوە ناکرێت بەستم ئەو بکە ئەنی تەواوی مامەڵەکان لە ماڵەوە بکەیت بۆ ئەنجامی کۆتایی بڕێتە بڕبەرێت ئەتوانێت نزیک ببێتەوە لە 1990 گەڕانەوەی کات و وزەی تۆ لە ڕێی تەکنۆلۆژیاوە هین بکرێت بەڵام هەر خۆتی ئەوێت باشە کە ئەگەینەوە کۆناغە من پێم وایە حکوومەت چەندێکی ترمان ئەوێت کات من پێم وایە حکوومەت ئەزانکی بە ئەلکترۆنیکردنی حکوومەت پرۆسەیەکە دوورمەودایە بەڵام ئێمە ئێستا سوودەکانیمان بینیەوە لە داهاتوو زیاتر سوودەکانی بینی و ئەوە شتێک نییە لێ بتوانین لێ ڕابکەین من ناتوانم کات دیاری بکەم کەسیش ناتوانێت کات دیاری بکەم دەستەکان لە خۆشیەکان گەنگار زۆر سپاسمان دومان کردین بە هیوای سەرکەوتنی پرۆسەکە و سەرکەوتنی بەڕێزیشتان و بەردەوامی زیاتر زۆر سپاس بۆ یادگار جەبار شاویز کە بەڕێزیان بەڕێوەبەری دڵنیایی جۆرین لە پارێزگای سلێمانی سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوون بەڵێ خۆشەویستان دەچینە لای بڕگەکانمان وەچینە